بەنسبەت شاری سلەیمانیەوە بەڕێزان ئێمە دەنگدەرمان بە نزیکەیی چونکە ئەو ڕقەمانە هەمیشە قابلی گۆڕانکاریە نزیکەی 1,324,000 دەنگدەر هەیە لە شاری سلەیمانیا. ئەم دەنگدەرە دەنگدەری هەم گشتیە و هەم تایبەتیشە. لە کۆی ئەم دەنگدەرانەی کە من باسم کرد 663,000 دەنگ ئیراوە، واتە ڕێژەی بەشداربووان لە دەوروبەری لە 150 بووە لە شاری سلەیمانیا. ئێمە ئەو 1,324 کۆی پارێزگای سلەیمانیە بە ناو مەرکەز و بە دڵنیایەوە بە هەموو ئەو قەزا و ناحیا و بەشانی کە سەر بە ئیدارەی پارێزگای سلەیمانیە. لەم نەخێر بەبێ هەڵەبجە ئەوە دەنگدەری تایبەتی خۆی و بەڕێوەبەرایەتی گشتی تایبەتی خۆی هەیە و لە کۆی ئەو 663,000 631,000 پێی ئەوترێ دەنگی دروست، واتە ئەو دەنگانن کە هەژماری بەڵێ و نەخێرەکانیان کراوە. ئەو ژمارەی کە ئەمێنێتەوە لە دەوروبەری 25,000 بەرەو سەوت بەرەو دەنگانی کە ئەمێنێتەوە ئەوانە ئەو دەنگانن کە لە هەموو پرۆسەیەکی هەڵبژارن و ڕاپرسیا قابلی ئەوەن ببن بە تەلەف ببن بە دەنگی ئەژمار نەکراو لەبەر هەر سەبەبێک بێ کە بە پێ ڕێکارەکان دیاری کراوە دەنگانە هەژمار ناکرێت. لەو ژمارەی کە بۆ بەڕێستانەوە دواتە لە نزیکەی 150 بەشداربووان کە ڕێژەی بەشداربوونی شاری سلەیمانیا لە 180 دەنگەکان ڕێژەی بەڵەیە و لە 190 دەنگەکان ڕێژەی نەخێرە. ئەو داتایانەیە کە حەزمان کرد بخەینە بەردەستان و دوای ئەوەی کە پابندبوونمان بە فەرمانی سەر و خۆمانەوە هەتاوەکو بڵاوکرانەوەی ئەم ڕێژانە لە ئۆفیسی نیشتیمانی ئێمە هیچمان بڵاو نەکردوەوە چکە بۆ دەنگانە بگاتە بەڕێزیان و بە خۆشحاڵیەوە ئێڵێم وەکو پارێزگای سلەیمانی هەرچەند خاوەنی زیاترین ژمارەی دەنگدەرانین، خاوەنی زیاترین ژمارەی بنکەی دەنگدانین، بەڵام ئێمە لە سلەیمانی توانیمان لە زووترین کات و بە دەقیقترین و ورترین دەرئەنجام بگەێنینە ئۆفیسی نیشتیمانی. هەموو هەڵبژاردنێکی دروست لە 190 پشت بە تۆمارێکی دەنگدەرانی دروست ئەبەستێت. ئەم کێشەیە لە کوردستانە و لە عێراقیشا لە سەرەتاکانی پرۆسەی هەڵبژاردنەوە لە 92 لە کوردستان و لە 2003 و لە عێراقەوە ئێمە بەدەستەوە ئەناڵێنین. بۆیە من داواکارم لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی پەرلەمان بە تایبەتی کۆمیسیۆن کە بە دڵنیاییەوە هەمان داوای منیان هەیە ئەویش بتوانین چاکسازیەک لە تۆماری دەنگدەرانە بکەین، پاکردنەوەیەک لە تۆماری دەنگدەرانە بکەین و ڕێکارەکانی ئەم پاکردنەوەیش چەند شێوازێکە دروستترینیان ئەوەیە کە ئەگەر ممکن بێ ئامارێک و سەرژمێریەک پاشان کردنەوەی بنکەکانی نوێکردنەوەی تۆمار و لە خاڵی سێم کە زۆر گرنگە بۆی هاوڵاتیان خۆیان گلەییەکەیان کەم بکەنەوە ئەبێ خۆیان سەردانمان بکەن و داتامان بنێ. ئەگەر هاونیشتیمانیان خۆیان کەم تەرخەم بن لە سەردانکردنمان بە تەکید ئەم تۆمارانە بەو شێوەیە ئەمێنێتەوە.